لانا سەرکۆ بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین ماوەیەکە دەستی کردووە بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆری بواری هونەری لەو چوارچێوەیەشدا چەند جارێکە پێشانگای شێوەکاری بۆ خانمانی هونەرمەند دەکاتەوە. ئەمڕۆژ لە هۆڵی وەرزش و لاوانی ڕاپەڕین بە هەمان شێوە پێشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەند ساڕژ جەمال کردوتەوە. ئەگەر هاوکار محەممەد دیمەنەکە پیشان بدا کۆمەڵێک وێنە و تابلۆی جوانی ڕەنگا و ڕنگ لە پێشانگاکەدا نمایش کراون. هەر یەکێک لەم تابلۆیانە گزارش لە شتێکی جیاواز دەکات. ئەم خانمە هونەرمەندە بەدەست و پەنجە ڕەنگینەکانی توانیەتی تابلۆکان بە جوانترین شێوە بنەخشێنێت. من لەگەڵ ساڕژ جەمال قسە دەکەم. خات و ساڕش ئەگەر بێ ئێرە سوپاس دەکەم. پێشانگاکەت چەند وێنە لەخۆ دەگرێت و وێنەکان چین زیاد؟ سڵاتان لێبێ و بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم. پێشەنگاکەم ماوەیەکی زۆرە خەریکی ئامادەکردنی ئەو کارانم. پێشەنگایەکی گشتی و کارەکانیشم هەریەکەیان بە جۆرێکە کە نزیکی چل تابلو لە خۆی دەگرێت و هەریەکەیان تایبەتە بە مەوزوعێک. زیاتر بەڕێزت وەکو هونەرمەندێک کار لەسەر چی بوارێک دەکەی لە ناو وێنە کێشاندا؟ هێڵکاری کە ئێستا زۆر خۆمی تێدا دەبینمەوە، هەروەها هونەری کیوبیزم و ئەبستراکت کە لە ئێستادا زۆر باو و لەگەڵ ئەوەشدا لە ڕیالیزمدا ئیش دەکەم لەبەرەوەی نیشاندانی ڕووی ڕاستی ئەو شتانەیە کە گەلی کورپەیدا تێپەڕی و لە هەندێ لە تابلۆکاندا تێیدا کە ئافرەت و ئەو کاتێک کە کورتوشی ناڕەحەتیەکان بۆ و لە تابلۆکاندا نمایشم کردووە. دەبینم تابلۆکانت جۆرا و جۆرن. ئەوەی بەرامبەرمان وێنەیەکی قازی محەممەدە چارلی چاپلن هەیە بە هەمان شێو کۆمەڵێک وێنەی دیکەی جۆرا و جۆر هەن. هەر خۆت حەز دەکەی بەسەلەن شتەکانت فرە ڕنگ و جۆرا و جۆر بنیا با بڵێن وا بووە کە بەم شێوازە ئیش وەڵاهی ویستم ئەو جاریان ئەوە بە تێکەڵی بە هەمەڕەنگی ئیش بکەم و بابەتەکان دیاریکراو نەبن، بەڵام ئیشەڵا بۆ پرۆژەی داهاتووم قەرارە ئیش لەسەر یەک ڕێچکە بکەم. تا چەند گرنگە ئەم پێشانگایانە بۆ ئێوەی خانمانی دەستڕنگین بۆ ئەوەی کارەکانتان بناسێنرێت و بەهرە هونەریەکانی خۆتان پیشان بدەن؟ زۆر زۆر گرنگە لەبەرەوەی ئەوە وەکو مۆتیڤێک وایە، وەکو هاندانێک وایە بۆ تۆ کە هەم لە هونەرەکە بەرەو پێش دەچی و هەمیش گەشە بەلایانی هونەری خۆت دەدەی لەو ڕێگەیە. ساڕش سەرکۆلانە ئەگەر کاتە بێ من دەمەوێت لەگەڵ مامۆستا هیوا مستەفا بەڕێوەبەری ڕۆشنبیری ڕاپەڕینیش قسە بکەم. مامۆستا سڵاوت لێبێت. دەستخۆشیتان لێ دەکەم. ماوەیەکە زۆر گرنگی تایبەت بە بواری هونەری دەدەن لە سنوورەکەدا، بە تایبەتیش پشتیوانی خانمانی هونەرمەندن. هەوڵەکانی ئێوە بۆ زیاتر گرنگیدان بە لایەنی هونەری بواری هونەری سنوورەکە بە گشتی و خانمانی هونەرمەند. بەڵێ دەستان خۆش، زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کورساتیش. دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین هەمیشە لایەنی هونەری بە گرنگ دەزانین چۆن لایەنی ڕۆشنبیری و ئەدەبی بۆ ئێمە گرنگە، بە هەمان شێوە شێوەکاری مۆزیک شانۆ بۆ ئێمە زۆر گرنگە. دیارە ئەمڕۆ جیاوازتر لە کارەکانی تر چالاکیەکانی تر خاتونێکی بەرمەند دەستڕەنجین لەگەڵمان بەشدارە بە 38 تابلۆ هۆڵەکەی ڕازاندۆتەوە. ماوەیەکی زۆرە سەرقاڵ، ماوەی 2 ساڵە سەرقاڵی ئەوەیە کە پێشانگایەکی تایبەت بکاتەوە. ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین هاوکار و پشتیوانی بوون و هانی هەموو ئەوانە دەین کە بەهرەمەندن لە بوارەکەی خۆیاندا بتوانن لە چالاکیی ئاوا ناوازەدا کارەکانیان نمایش بکەن. دیارە تابلۆکان بە گشتی کاری زۆر ناوازەی تێدایە، دەربڕینی واقع و خەیاڵی هونەرمەندە. ئێمە دەستخۆشی لێ دەکەین و هیوای بەردەوامی کاری جوانتری لێ دەکەین و بە دڵنیاییەوە بۆ داهاتوش ئێمە هەموو ئەوانە لە بەرچاو دەگرین کە بەهرەمەندن لە بوارەکەی خۆیاندا وەکو بەڕێوەبەرایەتی دەرگامان ئاوەڵێ و پشتیوان و سپۆنسەریان دەبین بۆی بتوانین
بە هەماهەنگی لەگەڵ بەهرەمەندەکان کار و چالەشەکانیان ئەنجام بدەن. مامۆستاکە لەگەڵمان بووی سەر کۆلانە دیارە ئەوان لەسەر ئێمە وەستاون بۆی پێشانگاکە بکەنەوە لە پێشانگاکەدا کۆمەڵێک وێنەی جوان و جۆرا و جۆری هوەری وەکو خاتونی هوەرمەندیش باسی کرد وێنەکان بەشێکن لە واقعی ژیانی خەڵکی کوردستان و شتی جۆرا و جۆر و جوانی تێدا دەبینرێت.